بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە مێژووی یەکەمین ڕۆژنامەی کوردی و ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دەکەین. بێگومان یەکەمین ڕۆژنامەی کوردی کە بە ناوی ڕۆژنامەی کوردستان بووە لە 22 چواری ساڵی 1998 لە قاهیرەی پایتەختی میسر دەرچووە. چێ دەری کردووە؟ مقداد مەدحەت بەدرخان. من حەزەکەم لەسەرم کەسایەتی هەندێک زانیاری بدەم. یەکەم ئەم پیاوە بە باوکی ڕۆژنامەگەری کوردی دانرێت، کوڕی میری جەزیرەی بۆتان بووە لە باکووری کوردستان. هەروەها مقداد مەدحەت بەدرخان بێگومان پەروەردەی دەستی شاعیری بەناوبانگ و گەورەی کورد حاجی قادری کۆی بووە کە حاجی قادر ماوەیەک لە ئەستەمبول ژیاوە. باش ڕۆژنامەی کوردستان پێنج ژمارە یەکەمی دوو هەفتە جارێک دەرچوو و دواتر بۆتە مانگانیانی ژمارە 1 و 2 3 و 4 و 5 دوو هەفتە جارێ بۆ دوایی لە دوای ژمارەی شەشەوە بۆتە ڕۆژنامەیە کە مانگانە دەرچووە. بابەتەکانی ئەم ڕۆژنامە لە چی پێگاتون؟ لاپەڕەی یەکەمی بە بسم الله الرحمن الرحیم دەستی پێکردو بێگومان لە سەرەوەیدا کوردستان نووسراوە. باشە ئەو بابەتانی تایە بوون سیاسی و ڕۆشنبیری و ئەدەبی و مێژووی بووە، هەروەها گرنگیدان بە خوێندن و ئازادی میلەتی کورد، هەروەها بە قەبارەی 4 لاپەڕە ئەم ڕۆژنامەیە دەرچووە. باشە ڕۆژنامەی کوردستان بێگومان هیچ یەکێک لە ژمارەکانی لە هیچ یەکێک لە پارچەکانی کوردستان دەرنەچووە کە بەداخەوە لە 3 وڵات دەرچوون، ئەوانیش ژمارە 1 تا 5 لە قاهیرەی پایتەختی میسر، ژمارە 6 تا 19 لە جنێڤی پایتەختی سویسرا، ژمارە 20 تا 23 دووبارە لە قاهیرە دەرچۆتەوە، ژمارە 24 بە تاقی تەنیا لە لەندەنی پایتەختی بەریتانیا دەرچووە، ژمارە 25 تا 29 لە فۆلکستۆنی بەریتانیا دەرچووە، ژمارە 30 و 31 دووبارە لە جنێڤی پایتەختی سویسرا دەرچۆتەوە. باش ڕۆژنامەی کوردستان دواژمارەی لە چەند لە چواردەی چواری ساڵی 1902 دەرچووە کە ژمارە 31 بووە. مقداد مەدحەت لە ژمارەیەک تا 5 سەرنووسەر بووە. لە ژمارە شەشەوە تا ژمارە 31 کە کۆتا ژمارەی بووە عەبدوڕەحمان بەدرخان کە برای مقداد مەدحەت بەدرخانە سەرنووسەری ڕۆژنامەکە بووە. ڕۆژنامەی کوردستان و زمانی کوردی بەزاراوەی کرمانجی سەرو واتە بە شێوەزاری بادینی با بڵین دەرچووە. خزمەتێکی گەورەی بە زمان ئەدەب کللتوری کوردی کردووە بێگومان. تا ئەو کات زمانی کوردی تەنیا زمانی گفتوگۆ و هۆنراوە بووە نەوەک نووسین، ینی تا ئەم ڕۆژنامەیە دەرنەچووە تەنها زمانی کوردی زمانی گفتوگۆکردن و هۆنراوە بووە، بەڵام بە شێوازی فەرمی و نووسین لە ڕۆژنامەی کوردستانەوە دەست پێکات. ئەمەی باسمان کرد مێژوویەک بوو لە یەکەمین ڕۆژنامەی کوردی و ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی کە لە ئێستادا لە 22 نیسان ساڵانە لە هەرێمی کوردستان یادەکرێتەوە.